سندوقی کۆمەڵایەتی و پەرەپێدان پرۆژەیەکی خزمەتگوزاریە بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵ و وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر لە سنووری پارێزگای هەولێر خزمەتگوزاری پێشکەش بەو گوندان دەکات کە لە ڕووی خزمەتگوزاریەوە هەژارن و ژمارەی دانیشتوانیان زۆرە. ئەوەی ئێستا کە بابەتە و باسی لێ دەکەین گوندی سرێشمەیە یەکە لەو گوندانەوەکەوە بە ئامانجرای لە ساڵ 2022 ئیشمان کردێت دەستنیشان کرایە بۆ ئەوەی خزمەتگوزاری پێشکەشکەین لە زمانی ئەو خزمەتگوزاریانەی کەوا سندوقی کۆمەڵایەتی پێشکەشی بە هاوڵاتیانی شاری هەولێر دەکاتن لە گوندی سرێشمە پرۆژەی دروستکردنی قوتابخانەیەکی 6 پۆلیمان هەیە لەسەر ڕوبەری 1000 متر و هەروەها دروستکردنی بنکەیەکی تەندروستی لەسەر ڕوبەری 400 مترە بە قوتابخانەکە هەموو کەل و پەل و پێداویستەکانی لەگەڵدا هەیە ئەنی ئامادەکاری تەواو کرایە و شکر لە بۆ خوای گەورە کەوا ئێستا قوتابیەکان تێدا سوودمەندن. ئەو پرۆژەیە دەستنیشانکردنی گوندی سرێشمە ئەوەیە کەوا گوندەکانی دەوروبەریشی ئەوانش بە هەمان شێوە سوودی لێ دەبینن پرۆژەیەکە بە قەرضی بانکی دەولی تەمویل کرایە پارەکە حکوومەتی عراقی دابینی کردیە بە قەرضەکە لەگەر بانکی دەولی پێشکەش بە و گوندانە دەکرێتن و لە ئایندەدا پرۆژەی زیاترمان هەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە گوندی پرۆژەکمان هەیە بە پرۆژەی دروستکردنی قوتابخانە و بنکەی تەندروستی بە هەمان شێوە لە گوندەکانی دێلیزیان و گوندی هۆستان.